یاریەکانی چامپیۆنز لیگی ئەم وەرزە بەردەوامی هەیە و کۆتا 6 یاری لە جەولەی یەکەمی قۆناغی یەکەم بەڕێوە دەچن. شەوی پێنجشەممە لە کاتژمێردا یانەی بەرشلۆنەی ئیسپانی لە یاریەکی بەهێزدا و لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی یانەی نیوکاسڵ یونایتد ئینگلیزی. بەرشلۆنا لە مێژوویدا 4 جار ڕوبەڕووی نیوکاسڵ بووەتەوە لە سەرجەم پاڵەوانێتیەکاندا. یانە کەتەلۆنیەکە لە 3 یاریدا براوە بووە و 8 گۆڵی تۆمار کردووە. یانە ئینگلیزیەکەش 1 بردنەوەی هەیە و 4 گۆڵی کردووە. یانەی بەرشلۆنا کە لە وەرزی ڕابردوودا لە قۆناغی پێش کۆتاییدا ماڵ ئاوایی کرد، ئامانجی ئەوەیە لەم وەرزەدا بگاتە یاری کۆتایی و بۆ شەشەمین جار لە مێژوویدا نازناوەکە بەدەست بێنێت لە کاتێکدا کۆتا نازناوی لە 2015 بردوتەوە. هانسی فلیکی ڕاهێنەری بەرشلۆنا لە مێژووی چامپیۆنز لیگدا لە 32 یاریدا ڕاهێنەرایەتی کردووە، لە 25 یاریدا براوە بۆ 3 یەکسانبوون و 4 شکستی هەبووە. 1 نازناویشی بەدەستهێناوە کە لەگەڵ بایرن میونشن بووە. لە یاریەکی تردا یانەی مانچستەر سیتی ئینگلیزی بەڕاهێنەرایەتی پیپ گواردیۆلا لە یاریگای خۆیدا میوانداری یانەی ناپۆلی ئیتاڵی دەکات. ئەو دوو یانەیە لە مێژوودا تەنها 4 جار بەرامبەر یەکتر یاریان کردووە. مانچستەر سیتی 2 بردنەوەی هەبووە و 8 گۆڵی تۆمار کردووە. لە بەرامبەردا ناپۆلی 1 بردنەوەی هەبووە و 6 گۆڵی کردووە، لە 1 یاریشدا یەکسان بوون. لە هەمان شەودا چەند یاریەکی تریش بەڕێوە دەچن. یانەکانی سپۆرتینگ و مۆناکۆ ڕوبەڕووی ئەلماتی و کلوب بروج دەبنەوە. بایر لیڤەرکوزنیش دەبێتە میوانی یانەی کۆپنهاگنی دانمارکی.